ڕۆژتان باش سپێدە باش ئەم ڕۆژ کاتژمێر حوتی تەواوە هاتم وڵاتان بۆ پێشکەشکردنی پرۆگرامێکی نوێی ڕۆژ باش لە ڕۆژێکی نوێ لە دەستپێکی ڕۆژەکەدا بە بڕگە و بابەتی سەرنجڕاکێش دەست پێەکەین بەڵام ئەمەوێت سەرەتاوە بڵم کە سوپاس بۆی کە ئەمڕۆ خوا دەرفەتیەوەی پێداین دووبارە من بێمەوە بۆلاتان کۆمەڵە بڕگە و بابەتان پێشکەشکەمەوە ئێوەی ئازیزیش بینەر و بیسەری پرۆگرامەکە بن بێگومان لە باوباپیرانمانەوە زۆر جارەمان بیست کە ئایان و سەروەت و سامانی دنیا لەشێکی ساغە یاخود تەندروستێکی باشە بۆیە گرنگیدان بە تەندروستی باش یاخود ئەگەر خاوەنی لە شتێکی ساغی تەندروستێکی باشی ئەوە هەمیشە سپاسگوزار بە وە سپاسی ئەوە بکە کە خوا لەشێکی باشی یاخود تەندروستێکی باشی پێیاوین جگە لەوەش ئەگەر نەخۆشین ئەوە داوای ئەواکەین کە ئینشاءالله هیواخوازین کە هەمیشە بە زووترین کات یاخود شفایەکی زووتر بنێرێ بۆ هەموو نەخۆشەکان تەوەری پرۆگرامەکەی ئەمڕۆمان بێگومان لەسەر تەندروستیە تەندروستیش چۆن ئەزانین کە کۆرۆناوە ساڵێکە ژیانی لە هەموو جیهان ساڵ زیاترە لە هەموو جیهان تێکیا ئێستش بە شێوازی جیاجایەتەوە و بە تایبەت ئێستا کە کۆرۆنای گۆڕاو هەیە کاریگەری زۆرتر لەسەر منداڵانە ئێمە تەوەری پرۆگرامەکەمان ئەمڕۆ تایبەتەکەین بەو بابەتە بابزانین ئایا ڕێژەی توشبوونی منداڵان بە کۆرۆنای گۆڕاو چۆنە و کاریگەریەکانی چییە و هۆکارەکانی توشبوونی چییە ئەمانە و چەندین بڕگە و بابەتی دیکە لە چوارچەوەی ئەم چل دەقە یاخود بڵێن ئەم نزیکی کاتژمێرە پێشکەش بە ئێوەکەم سەرەتاش ئەچما کورتەیەک لە هەواڵەکان بزانین لە ناوخۆ لە ناوچەکانی دەوروبەرمان و لە جیهانیشتی دەگوزارێت. مەسرور بارزانی ڕایدەگەێنێت هێرشی موشکی هەولێر تیرۆریستی بووە و لێکۆڵینەوەکانیش بەردەوامن. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستان لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ کەناڵی فرانس 24 لەبارەی لێکۆڵینەوەکانیان سەبارەت بە ئەنجامدەرانی هێرشە موشکیەکەی هەولێر ڕایگەیاند. هێرشەکەی هەولێر هێرشێکی تیرۆریستی بوو و گوتیشی زانیاری تەواومان هەیە بەوەی چی لایەنێک لە پشت هێرشەکەەوە بووە و لێکۆڵینەوەکانیش بەردەوامن. لەبارەی بوونی پەکەکە لە هەرێمی کوردستان و دروستکردنی ئالۆزی و ناسەقامگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیان پەکەکە سوودی لە نیازپاکی هەرێمی کوردستان وەرگرتو و پاساوی داوەتە تورکیا ئۆپەراسیۆن بۆ ناوخاکی هەرێمی کوردستان ئەنجام بدات. سەرۆکوەزیرانی عێراق لیژنەیەکی لێکۆڵینەوەی لەسەر ڕووداوەکانی ناسریە پێکهێنا. لە ڕاگەیاندراوێکی نووسینگەی ئەنجومەنی وەزیرانی عێراقدا هاتووە لەسەر فەرمانی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق لیژنەیەک بە سەرۆکایەتی باسم ئەلتایی و ژمارەیەک لە گەورە ئەفسەرانی وەزارەتەکانی ناوخۆ و بەرگری و ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی عێراق پێکهێنراوە بۆ لێکۆڵینەوە لەسەر ڕووداوەکانی ئەو سێ ڕۆژەی دوایی لە ناسریە کە بووە هۆی ژمارەیەک کە بەهۆیەوە ژمارەیەک هاوڵاتی شەهید بوون و ژمارەیەک لە ئەندامانی هێزە ئەمنیەکان و خۆپیشاندەرانیش بریندار بوون. ڕاگەیاندراوەکە ئاماژە بەوەش دەکات لیژنەکە دەستی بە لێکۆڵینەوەکان کردووە. ڕوانگەی سووری ڕایگەیان هێرشی ئەمریکا بۆ سەر گروپە میلیشیاکان پەیامێک بوو بۆ ئێران. ڕامی عەبدوڕەحمان بەڕێوەبەری ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ لەبارەی ئۆپراسیۆنەکانی ئەمریکا بە کوردستان 24 ڕایگەیان کە ئەو ئۆپراسیۆنە دەواازەیەکی سنووری لە نێوان سووریا و عێراقدا کردە ئامانج. حەشدی شعبی سەر بە ئێران سەرپەرشتی دەکرد. بەڕێوەبەری ڕوانگەی سووری ڕاشی دەگەێنێت لە ئۆپراسیۆنەکەدا 22 کەس کوژران. ئۆپراسیۆنەکەش پەیامێکی ڕوونی ئەمریکا بوو بۆ ئێران. ئەمڕۆ ئەنجومەنی هەدەپە لەبارەی داخستنی پارتەکەیان کۆ دەبێتەوە. ئەمڕۆ ئەنجومەنی ناوەندی هەدەپە بە بەشداری هەموو پەرلەمانتارانی فراکسیۆنەکەی لە پەرلەمانی تورکیا کۆ دەبێتەوە و چەند سیناریۆ و گریمانەیەک تاوتوێ دەکات. هەروەها پلان و نەخشە ڕێگەی خۆی بۆ داهاتوودا دەڕێژێت. هاوکات ئەنجومەنی ناوەندی هەدەپە هەموو هەوڵ و ئەگەرەکانی داخستنی پارتەکەی تاوتوێ دەکات. سەرۆکی ئەمریکا ڕایگەیان بەسەر کۆرۆنادا سەردەکەون و ژیانی ئاسایی بۆ خەڵک دەگەڕێنەوە. دوای ئەوەی لە چەند ڕۆژی یەکەمی دەست بەکاربوونیدا جۆ بایدن سەرۆکی ئەمریکا پلانی ڕزگاری ئەمریکای بە بڕی 1 تریلیۆن 900 میلیارد دۆلار ڕایگەیان پرۆژە پلانەکە لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا بە فەرمی پەسەند کرا. جۆ بایدن لە گوتارێکدا سوپاسی ئەو نوێنەرانەی کرد کە دەنگیان بە پلانەکەی داوە و
ڕاشی گەیان بە دەنگی ئەوان بەسەر ڤایرۆسی کۆرۆنا زاڵ دەبین و ژیانی ئاسایی بۆ خەڵکی ئەمریکا دەگەڕێتەوە و دووبارە ئابووریمان دەبوژێنینەوە. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن. ئەزاین چەند ڕۆژێک لەمەوە پێش شەپۆلێکی سارد و سەرمایە خود بڵین بەفربارین چەند ڕۆژی ڕابردوو کە هەرێمی کوردستانی گرتەوە دۆخی ئاژەڵ و باڵندەکێویەکان لە ناوچە شاخاویەکان سەخت بوو بە ئەستەم خۆراک و خواردنیان دەستەکەوت بۆیە چالەکوانانی بواری ژینگە و ئاژەڵ دۆستانی سنووری پشدەر لە پێناو ئەوەی کە گرنگی بەو ئاژەڵانە بن گرنگی بە سروشت و ناوچەکانیان بن خواردن و دانەوێڵیان بە ئاژەڵ و باڵندەکێویەکاندا بە تایبەت لەو ناوچانی بەفرێکی زۆری لێباریوە بەبێ کۆ ببینین بزانین چۆن ئەو چالاکوانانە ئەو کارەیان کردووە تا نمونەیان زیاتر بێت. ساڵی بە پێکەش و هەوا جارێکیان دووجار دین سەردانی ئەو بەرزانە دەکەین پێی بارینی بەفرەکە. ئەو ساڵ بەفرێکی باش باریەوە لە سنوورەکە بەعام کۆمەڵێک دانەوێڵە و خۆراک ئەوەی کە بەتایبەتی هەم پەلەوری کێوی و هەم ئاژەڵش دەتوانێت لێ بخوا. ئەوەی کامەوە وەسمانە لێرە زیاتر کە ساڵانە ئەو چۆن دەڵی چالاکی ئەنجام دین ئامانجی سەرەکیمان بە ناساندنە یعنی بە کەلتورکردنی پاراستنی ژینگە و باڵندە و ئاژەڵی کێوی یعنی وەلحاصڵ لەگەڵ مرۆڤایەتی ئاشتیان کەینەوە. ئەمە تەنها ئەرکی لایانی پەیوەندیدار نییە وەکو هێزی ئەمنی بێ لێرەکانە پاسەوانیە و سنوورە بکە بۆ مەسلەی پاراستنی ئاژەڵ و باڵندەی کەوی. دەبێمە بۆ خۆمان وشیار بین پارێزگاری لە ڕوح و گیانی باڵندە و ئاژەڵی کێوی کەین چکە لە هەمان کادا چەندە پێویستمان بە هەوای پاکە ئەوەندە پێویستمان بە درەخت و بە باڵندە و بە ئاژەڵی کێویەکانە. کۆمەڵی خەڵەکەیە گوێ نادەتە یاسا یعنی بۆ خۆی هەست بە مەسئولیت ناکە هەست بە ژینگە پارێزی خۆی ناکە نازانی ئەو وڵاتە ئەو نیشتیمانە بەو ژینگەیەوە خۆشە بەو ژینگەیەوە جوانە جیاوازی چییە لە بینی لە نێوان بەسرا و هەرێمی کوردستان شاخەکانی هەرێمی کوردستان دار و گیانداری شێوی نەبێ یان باڵندە شێوی نەبێ. ئێمە دەستخۆشی لەوانەش دەکەین کە هەڵوێستی نیشتیمان پەروەرانە دەنوێنن بارێزگاری ژینگەی کوردستان بکەیت یان لە سنوورەکانی کوردستان بکەیت لە دوژمنانی کوردستان هەر یەکە بەڕای من بۆیە ئەو هەڵوێستە جوانەی ئەوانیش وەکو هەڵوێستێکی نیشتیمان پەروەرانە دەنوێنم دەستخۆشیان لێ دەکەم. ئەم شوێنە لە هاویندا لە بەهاردا خەڵکێکی زۆری بۆ دێ بۆ گەشت و سەیران دەکرێت لە بری ئەوەی کە خەڵک دار ببڕێ لە بری ئەوەی کە جستانان خەڵک ئاژەڵ و باڵندەی کێوی ڕاوکە دەکرێت ینی ئاشنایەتێک دروست بکرێ بۆی کە چیتر ئەوانە لێمە نەترسێن سڵ نەکەنەوە. با ئێمەی مرۆڤ هیچ کات ئەوەندە خۆپەرست نەبین کە هەستکەین ئەم ژینگەیە تەنها بۆ ئێمە چونکە
ڕاگررتنی باڵانسی ژینگەی بێگومان بە ئاژەڵەکان و ببوونەوە هەموو بوونەوەرەکانی دیکەوەیە بۆیە ئەبێ بزانین کاتێک سەرمامانە بێ خۆمان ئاژەڵەکانیش بێلانن برسین یاخود هیچ شتێک نییە بیخۆن لە پەیامی ئەفسەرەکەشەوە بۆ ئەو ژینگە دۆستانەوە بوو کە زۆر جوان بوو پەیامەکەی لە کاتێکا کە ئەو ژینگە دۆستانە چۆن بەرگری لە خاک و نیشتیمانەکەن ئێمە زۆر جاروازین بەرگریکردن لە نیشتیمان تەنهاوەیە کە بەرەنگاری دوشمنێک ببینەوە پەیامی و ئەفسەرە بۆوان بوو کە ئەمەش بەرەنگاربوونەوەی لە ناوچوونێکە بۆیە هەمیشە ئاگامان لە ژینگە بێت بە تایبەت ئاژەڵان یاخود بڵێن لە ئاژەڵانی بێلانەی هەرێمی کوردستانەوە ئەچینە باکووری کوردستان یاخود بڵێن ئەچینە تورکیا کە باخچەی ئاژەڵانی ئەنتالیا یەکێکە لە گەورەترین باخچەی ئاژەڵانی تورکیا چونکە چەندین باخچەی ئاژەڵانی گەورەی تایە ئەوانە شێکێکە لەوە کە لە دوایەوەی 6 مانگ داخرا بەهۆی کۆڕۆناوە بەڵام ئێستا بە پەیڕەوکردنی ڕێنمایە تەندروستیەکان بە ڕووی گەشتیاران و سەردانیکەران ئاکرێتەوە ئەمە لە کاتێکە کە ساڵی ڕابردوو نزیکەی 500,000 کە سەردانی ئەم باخچیان کردووە بەڵام بەڕێوبەری باخچەکە ئێستاڵێ چاوەڕێیەکەین بۆ ئەمساڵ ڕێژەی بەرز بێتەوە یاخودە و کەسانی کە سەردانەکەن بگاتە ملیۆنێک کەس با بزانین ئەو باخچەیە چەندێکە و گرنگیدانیان لەم کاتەدا چۆنە بۆ ئاژەڵەکان. باخچەی ئاژەڵانی ئەنتالیا کە یەکێکە لە گەورەترین باخچەکانی ئاژەڵانی تورکیا بەهۆی بڵاوبوونەوەی کۆرۆنا بۆ ماوەی 6 مانگ بۆ سەردانکەران و گەشتیاران داخرا هەرچەندە ماوەیەکی زۆر بە داخراوی مایەوە بەڵام تەنیا ساڵی ڕابردوو زیاتر لە 400,000 کەس سەردانی باخچەی ئاژەڵانی ئەنتالیایان کردووە بەڕێوەبەری باخچەی ئاژەڵانیش ئاماژە بەوە دەکات بە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان باخچەکە بۆ سەردانی گەشتیاران دەکەینەوە. 135 ئەم باخچەیەمان لەسەر ڕووبەرێکی زۆر فراوان بنیادناوە بە فراوانی 650 دۆنم کە 250 دۆنمی تەواو ئاژەڵی تێدایە و زۆرێک لە ئاژەڵەکانیش زاوزێ دەکەن و لە زۆربووندا ئامانجی ئێمەش ئەوەیە کە زۆرترین کەس سەردانی باخچەی ئاژەڵان بکات. بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بە جۆرێک کاریگەری لەسەر ئاژەڵانی ماڵی و ناوباخچەکان و بێلانەکانیش دروست کرد کە بەشێکیان بە توندی تووشی ئەو پەتایە بوون و هەروەها بە ناچاری لەگەڵ خاوەنەکانیان و یاخود لە شوێنی مانەوەیان کەرەنتین کران و باخچەکان بەبێ سەردانی کەرمایەوە. هاوکات ئاژەڵە کێویەکانیش لە چەند وڵاتێک هاتنە ناو شارە گەورەکان و ماڵی هاوڵاتیان و لە ئاوەدانیەکان نزیک بوونەوە. لە دووبارەکردنەوەی باخچە ئاژەڵاندا ڕەچاوی هەموو ڕێنمایە تەندروستەکان دەکەین و ڕەچاوی دووری کۆمەڵایەتی سەردانکەران دەکەین و لە دەواازەی هاتنە ژوورەوەشدا پشکنینی پلەی گەرمی جەستا بۆ گەشتیاران دەکەین و پێویستە هەمووان دەمامک بەکاربهێنن. باخچەی ئاژەڵانی ئەنتالیاش کە زیاتر لە 450 ئاژەڵی لە 134 جۆر تێدایە کە هەندێکیان ئاژەڵی دەگمەن و مەترسی لە ناوچوونیان لەسرە سەرپەرشتیارانی باخچەکە چاوەڕێ دەکەن بۆ ئەم ساڵیش زیاتر لە 1 ملیۆن کەس سەردانی باخچەی ئاژەڵانی ئەنتالیا بکەن. ئێستش بابەیەکەوە گۆڕانکاریەکانی ڕەوشی کەشوهەوای شارەکانی کوردستان ببینین.
من هەمیشاڵم کە کەسانی خاوەن پێداویستی تایبەت یاخود بڵێن ئەگەر کەمەندان بن ئەوە زۆر جار بەهرێکیان هەیە کە هیچ کەسێکی ئاسایی نەیبووە یاخود ناتوانێت یان بڵێن ئەو بەهرەی ئەوان هەیەە بە جەگمەن کەسانی ئاسایی بتوانن بە تایبەت منداڵیش بێت باگەر چاڵشچی کە منداڵێکی نابینایە تەمەنی 9 ساڵە دانیشتوی پارێزگای موشی باکووری کوردستانە ئەم منداڵەت توانایەکی بێوێنەی لە بیستن و ژەنینی میوزیکدا هەیە ئێستا بە هاوکاری مامۆستاکەی بێگومان مامۆستایەکی باشی هەیە کە فێری پیانۆژەنینی کردووە ئەم منداڵە بچووکە نابینایە ئێستا پیانۆژەنێکی باشە و کۆنسێرتیشی ساز کردووە باوکی منداڵەکە خەونی منداڵەکەی هێناوەتە دی بەوەی کە حەزی کردووە لە ناو بەفردا ئامێری پیانۆ بژەنێت کە گرتە ڤیددیویەکی بڵاو کردوێتەوە و لە جیهانیشدا تاڕادەیەک دەنگی دایەوە کە ئەم منداڵە نابینە لە چ دیمەنێکی جواندا ئەو پیانۆی ژەنی با ئێمەش بیبینین. باگر چاڵنجچی منداڵەکی پارێزگای موشی باکووری کوردستانە و تەمەنی 9 ساڵە ئەو هەر لە زگماکەوە نابینا بووە بەڵام توانایەکی باشی لە بیستنی میوزیکەکان و دووبارە ژەنینەوەیان هەیە. باوشی باگەر توانی ئەو خەونەی زگەرگۆشەکەی بەدی بێنێت کە دەیویست لە ڕۆژێکدا کە بەفر مێرگی موش سپی پۆش دەکات لە ژێردارێکدا پیانۆ بژەنێت. Bugün burada Bager bize bir konser verdi. باگەر توانایەکی باشی هەیە لە منداڵیەوە بۆم باس کردووە شێوازی بەفربارین چۆنە وارەزووی کرد کاتێک بەفر موش سپی پۆش دەکات لە ژێردارێک پیانۆ بژەنێت سوپاس بۆ خوا توانیم ئەو خەونەی جگەرگۆشەکەم بەدی بێنم. Biz de bugün o ortamı hazırladık ve Bager'in hayalini gerçekleştirdik. باگەر ماوەیەکی زۆرە بە ژەنینی میوزیک و بە تایبەت ئامێری پیانۆ سەرقاڵە ئەو کە هەرچەند نابینایە بەڵام بە پشتیوانی و هاوکاری مامۆستایەکی بواری میوزیک توانیوتی کۆنسێرت بەڕێوە ببات ئێستا دەیەوێت پشت بە توانەکانی خۆی ببەستێت و نەبێتە بارگرانایی بۆ هیچ کەسێک. Ben görme engelliyim. دەمەوێت بەبێ ئەوەی ببمە بارگرانی بۆ کەس پشت بەخۆم ببەسم و ئاواتەکەم بەدی بێنم باوکم بۆی باس کردوم کە بەفر چۆن دەبارێت منیش پێم گوت ئەگەر ڕۆژێک بەفر موشی سپی بۆش کرد لە ژێردارێک پیانۆ بژەنم باوکم خەونەکەی نامەدی. Sağ olsun babam da bu hayalimi gerçekleştirdi. باگەر چاڵشتی تەمەنی 9 ساڵە و دانیشتوی پارێزگای موشی باکووری کوردستانە و کاتێک لە دایک دەبێت نابینایە و توانای بینینی نییە بەڵام لەگەڵ گەورەبوونی توانەکانی دەردەکەون ئێستا بە هاوکاری باوک و مامۆستاکەی دەتوانێت بە باشی پیانۆ بژەنێت باگەر توانایەکی بێوێنەی لە بیستن هەیە و دەتوانێت ئەو میوزیکەی گوێبیستی دەبێت بە پیانۆکەی بیژەنێتەوە. لەسەر داوای چەند وەرزشوانێک لە ئیدارەی کەمپی پەنابەران لە بەردەڕەش شوێنێکیان داوایان کردو کە شوێنێکی تایبەت بە یاری کاراتی بۆ زیاتر لە 50 منداڵ بکرێتەوە لە ناو کەمپەکەدا کە لەناو ئەم شوێنەدا لەسەر شێواز یاخود چۆنێتی یاریکردنی کاراتی ئەو منداڵە ڕاهێنانیان پێکرێت و پەروەردەکرێن ئامانج لەو کارەش بۆ ئەوەیە کە منداڵان لە کێشە دەرونیەکانیان لەناو ئەو کەمپا یاخود لە هەموو ئەو جۆرەیانەی کە بەسەریان هاتووە ئەو شەڕ و نەهامەتیانەی کە منداڵەکان بەسەریانە هاتووە دوور بکەونەوە و بەهۆی ئەو یاریکردنەوە ببنە یاخود دوورکەونەوە لە هەر کارێکی نەشیا و ناشارستانی. منداڵانیش بێگومان بەم کارە زۆر دڵخۆشن چونکە زۆر جار دابینکردنی هەندێک پێداویستی کەلوپەلی ڕۆژانە هێندەی ئەوە نییە کە لە ڕووی دەرونیەوە منداڵان گۆشە بکرێن یاخود منداڵان پەروەردە بکرێن و ئەو یاریانیان پێ ئەنجام بدرێت کە خۆیان ئارەزویەکەن با ئێستا بێکەوە ببینین.
ام بدايتها ام سوريا هاتن فيدا طبعا حربوا تشيكبوا ام هاتن فيدا يعني مدرسة النبو تشتي النبو ما ام زول حقي يعني ام في رياضة شي بكل ام كتب في رياضة طبعا ما اف رياضة شكر جبوك و اف زاروك نجين تشتي خراب अब ग्रुपे में ग्रुप की यानी अब صالوا نيفكوا ممارسة كن وأي جروب يجمع خلل نكتيه وقتكو خلل نكتيه خلاص أنا وأف جروب ناجح بو مخص في كان بيدي جبو قلق مشاكلها نكد جبو قلق تشت يعني قلق تشت طبعا ام هاتن كامبي مدينة استاذ ابراهيم كراتي فكر ام شون ام فيري بون ام قالك كيف خوش بون وز ام هفارق وقالك كيف خوش بون قالك ام فير بون وقالك خوش رياضة يعني في خوش ام خواسن ام هيجي مرتبة مبلن ذا مرن بطولة عراقي كردستان بێگومان پەروەردەکردنی منداڵ بە هەر شێوازێک بێت دواتر ئەوە کەسانێکی بەو شێوان لێ دەرەچێت کە چۆن پەروەردەکراون هەروەک پەڕەیەکی سپیکە چیتیا بنووسیتەوە هەمان شێوا بێ بۆ هیوایین کە نەک لە کەمپی بەردەڕەش لە هەموو کەمپەکانی تر بتوانرێ هاوڵاتیان یاخود هەر چالاکوانان بتوانن منداڵان بەو شێوەیە پەروەردە بکەن و دوورکەونەوە لەسەرەوەی کە لەسەر جادەکان ببێنەوە. ئێستا یینە سەر تەوەری پرۆگرامەکەمان کە وەکو لە سەرەتاوە ئاماژەم پێکرد ئەوە بووکە ئێستا زانین کە ڤایرۆسی کۆرۆنا دۆخی هەموو چین و توێژەکانی سەخت کردووە و مەترسی لەسەر هەموو کەسێک هەیە لەگەڵ تۆمارکردنی چەند حاڵەتێکی کۆرۆنای گۆڕاویش وەزارەتی تەندروستی حکوومەتی عێراق و هۆشداری لەبارەی دۆخی منداڵان دەدات دوای پارێزگاری یاخود بڵێن داوای پارێزگاری لەو توێژە دەکات هەروەها لە هەرێمی کوردستانیش چەندین ڕێکار بۆ پارێزگاری لە منداڵان لە قوتابخانە و دایانگەکان گیراونەتەبەر وەک بەڕێوەبەراتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی هەولێ ڕایگەیاندووە کە ژمارەی منداڵان بەهۆی کۆرۆنا لە دایانگەکان بۆ 874 منداڵ کەم کراوەتەوە و هاوکات لە سنتەرەکانی ئۆتیزم 614 منداڵ هەبووە بەڵام ئێستا 376 منداڵ لە سنتەرەکانی ئۆتیزم ماون لە ماوەی ساڵێکیشدا زیاتر لە 1300 منداڵ پەیوەندی بە هێڵی گەرمی 116ەوە کردووە. بۆی بزانین کاریگەری کۆرۆنای گۆڕاو لەسەر منداڵان چییە؟ ئێمە میوانداری بەڕێز دکتۆر بژار موسا کە گوتەبێژی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەولێرە کردومانە. بەخێر هاتی دکتۆر، باشی بەیانیت باش. بەیانی باش، زۆر سپاس بۆم دەرفەتە. زۆر سپاس. دکتۆر سەرەتا پێمان بڵێ کۆرۆنای گۆڕاو چییە؟ بەڵێ
خۆی پەتای ڤایرۆسی کۆرۆنا کە لەلایەن هەموو هاوڵاتیانەوە ناسراوە ڤایرۆسێکە دەبێت هۆی نیشانە لە کۆندامی هەناسە کە بەهۆی دڵۆپەکانی هەناسە واتە بەهۆی دڵۆپەکان کە لە هەناسەدا هەیە لە کەسێک بۆ کەسێکی تر دەگوازێتەوە کە ئایا بەرکەوتەی ڕاستەخۆ بێت یا ناڕاستەخۆ کۆڕۆنای گۆڕاویش هەمان ڤایرۆسی کۆرۆنایە بەڵام میوتیشن واتە بازدان لە ناو زنجیرەی جینۆمەکەی کە ڕووی داوە ئەم گۆڕانەوای کردووە ئەم بازدانەوای کردووەکەم کۆرۆنای بگۆڕێت بە شێوەیە کە دوو گۆڕانکاری بەسەرداات و یەکێکیان لەوانە کە خێرایی بڵاوبوونەوەی خێراتر بووە خێراترە بەڵێ خۆی سێ زۆر کۆڕۆنای گۆڕاو هەیە ئەین لە سێ شوێن لە وڵاتی بەریتانیا وهروەها لە وڵاتانی ئەفریقا و هەروەها لە بەرازیل ئەوەی بە شێوەیەکی گشتی ئەم پەتای کۆڕۆنای گۆڕاوە بە 150 خێراییەکەی زیاد بووە ینی ئەگەر با بڵێن بۆ نمونە پێشتر ئەگەر یەک کەس دوو کەسی توش کرد بە ئێستا یەک کەس 4 کەس توش دەکات ینی خێراییەکەی 150 زیاد بووە بۆی ئێمەش ترسمان لە بڵاوبوونەوەی خێرای ئەم کۆڕۆنای گۆڕاوە هەیە و لەلایەکی تریش گۆڕانکاری دووەم کە بەسەری داهات بێت دەبێتە هۆی دەرکەوتنی نیشانە واتە نەخۆشکەوتنی منداڵان ینی لە کۆڕۆنای پێشووتر منداڵان تا ڕادەیەک پارێزراو بوون لە نەک لە توش بوون توش دەبوون بەڵام هیچ نیشانەیەکیان نەبوو یاخود نیشانەیەکو هەڵگرێگەمانەوە بزەوت بە هەمان شێوە بۆیە ینی پێمان باشە هەم دایک و باوکان منداڵەکانیان لە ڕووی هۆشیاری تەندروستیەوە ڕابێنن کە چۆن خۆیان پارێزن واروواوا بکرێت ینی بە شێوازێک کەمترین منداڵ تێکڵاوی یەکتر بن چزا لەوەی لە قوتابخانەیە یاخود لە دەرەوەی لە شوێنە گشتیەکان و مارکێتەکان دکتۆر بژار توانین بڵێن ئەم کۆرۆنایە ڕاستە خێراتر بڵاوبێتەوە بەڵام خەفیفترە یاخود ئەو ئازارە زۆرەی نابێ یاخود نیشانەکانی قورستر نابێ بەڵێ دەمویست باس لەوەش بکەم واروەها نیشانەکانی پەتای ڤایرۆسی کۆڕۆنای گۆڕاو هەمان ئەو نیشانانن کە لە کۆڕۆنای پێشتر هەبوو واتە نەخۆشیەکە بە هەمان شێوەیە ڕێڕەوی نەخۆشیەکە هەر لە دەستپێکردنی تا کۆتاییەکەی بە هەمان شێوەیە نەخێر خەفیفتر نییە هەمان نەخۆشیە چۆن لە ماوەکانی پێشتر هەمان مەترسیشی هەیە بەڵدنیاییەوە هەمان لەبەرەوەی هەمان ڤایرۆسە تەنها دوو گۆڕانکاری تێدا ڕووی داوە ئەو گۆڕانکاریانش کە باسمان کرد خێراییەکەی بڵاوبوونەوەی زیاد بووە وەروها لە منداڵان دەبێتەوە هۆی نەخۆشی بۆیە ڕێڕۆی نەخۆشیەکەی ئەم پەتای کۆڕۆنای گۆڕاوە هەمان ڕێڕۆی نەخۆشی کۆڕۆنای پێشووترە ڕاستە باشە بۆچی کاریگەری یان مەترسی کۆڕۆنای گۆڕاو لەسەر منداڵان زۆرترە بێت دکتۆر هۆکاری چییە کە ئاوا گۆڕاو و کاریگەریەکەی بۆ منداڵە بەڵێ خۆی ئەگەر بگەڕێنەوە ئەزمموی پێشووتر ئەزمونونەکانی پێشووتر چەندەیەک یاخود سەدە بگەڕێنەوە دواوە پەتاکان واتە پاندیمیک یان هەر بڵاوبوونەوەی هەر پەتایەک خۆی لە سەرەتا دێ ڕەنگە لە سەرەتا زۆر زۆر بەهێز بێت تەواوی چینەکانی کۆمەلگا بگرێتەوە و قوربانی زۆر لێ بکەوێتەوە و لەلایەکی تریش دەکرێت خەفیف بێت پاشان کە بازدان ڕوو دەدات دەبێتە هۆی گۆڕانی ئەم ڤایرۆسە و ئەم ڤایرۆسەوا دەکات لەسەر چینەکان یاخود لەسەر زۆرە ینی لەسەر شێوازەکانی تری ئەندامەکانی لەش یاخود مرۆڤەکان کار بکات بۆیە ئەم کۆڕۆنایش بە هەمان شێوە پێشبینی کراوە بوو کە ڕەنگە بازدانی تێدا ڕوودات ئەمە هیچ گومانی تێدانێ بەڵام دیار نییە کە بازدان ڕوودات ئایا ڕەنگە جاری وا هەیە ڤایرۆس هەیە کاتێک کە بازدان ڕوودەدات لاوازتر دەبێت ینی واتە نابێتە هۆکاری نەخۆشی ئەنی ڤایرۆسەکە دەمێنێ بەڵام زۆر لاواز دەبێت و نمونەشمان هەبووە بۆیە کە لە ئێستا بازدان ڕووی داوە ئەمە طبیعەتی ڤایرۆسە کە بازدان ڕوودات نازانی ئەو لەو زنجیرەی جینۆمەکەی لە کام شوێن ڕوو دەدات ئەوە دیارە لەو شوێنە ڕووی داوەکە خێرای بڵاو کاریگەری کردوتە سەر خێرای بڵاوبوونەوە وەروەها دەرکەوتنی نیشانەکان لەسەر منداڵان ئەمە جوانترین شتیکردنەوەی بۆ ڤایرۆسەکان بۆ پەتاکان لەبەر ئەوەی کە زنجیرەیەکی جینۆمیان هەیە ئەم زنجیرەیە تەواوی تایبەتمەندیەکان سیفاتەکانی ئەم ڤایرۆسە تێدا کۆد کراوە و هەر بازدانێک ڕوو بدات گۆڕانکاری لە سیفاتەکانی ئەم ڤایرۆسە ڕوو دەدات. ڕاستە دکتۆر هیچ حاڵەتێکی توشبوونی منداڵان بۆ ڤایرۆسە گۆڕاوە تۆمار کراوە؟ بەڵێ تۆمار کراوە بەڵام تاوەکو ئێستا زۆربەی هەرە زۆری حاڵەتەکانی کە بە کۆڕۆنای کۆڕاو تۆمار کراون لەژێر چارەسەریدان و بارودۆخیان
جێگیرە منداڵیشە بووە این توش بووە بەڵام نیشانەکانی نزیکەی چەند منداڵە بێت خۆی هەروەک ئەمە لە چەند ڕۆژێک باسمان کرد لە سەرەتا ئامارەکانمان زیادە کردەوە با بڵێن دەماوت ئەوە کۆڕۆنای گۆڕاوە ئەمە کۆڕۆنای کۆنە بۆیە لە ئێستا چەند ڕۆژێکە پێکەوە ڕای دەگەێنین بۆیە هەر منداڵێک توش بێ ئێمە وە حسابی دەکەن کە کۆڕۆنای گۆڕاوە یاخود هەر تەمەنێکی گەورە هەر گەنجێک هەر ئافرەتێک کە توش دەبێت ئێمە پێکەوە ئامارەکان کۆ دەکەینەوە و ڕای دەگەێنین و ئامارەکانیش لە داشبۆردی حکوومەتی هەرێمی کوردستان وەزاری تەندروستی ڕاگەێنراوە ڕاستە بە خۆشحاڵیەوە دوێنێ هیچ ئامارێکی گیان لە دەستدان ڕۆژە لە دوای یەک هیچ گیان لە دەستدان نەبووە بەڵام بە هیچ شێوەوە واتای کە کۆڕۆنا ڕاستە تاوا بێت بەردەوام هەیە هەر کاریگەریشی لەسەر گەورەکان بە هەمان شێوا بێت بە هەمان شێوەیە ئەنی وەکم باسم کرد بەڵێ ڕێڕەوی نەخۆشی کەوتنی کەسەکە کاتێک ئەم هەمان ئەو ماوەی پێچێت و هەمان ئەو نیشانانەی لەسەر دەبێت بە هەمان شێوە هیچ جیاوازیەکی ئۆتۆ نییە لەبەرەوەی بە پێی دوایین توێژینەوەکانیش کە لە سەرانسەری وڵاتان ئەنجام درراوە و ئێمەش بە پشتبەستن بە پرۆتۆکۆلی چارەسەری وەزارەتی تەندروستی عێراقی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم بە هەمان چارەسەریە بۆ هەمان نەخۆش ینی هیچ پرۆتۆکۆلی چارەسەری گۆڕانکاری بەسەردا نهاتوە ڕێڕەوی نەخۆشەکە گۆڕانکاری بەسەردا نهاتوە هەمان ئەو چارەسەریانەی کە پێشتر بۆ ڤایرۆسی کۆڕۆنای پێشتر بەکاردات لە ئێستاش بەکاردێەوە هیچ جیاوازیەک نییە و بە هەمان شێواز چارەسەر دەکرێن ڕاستە دکتۆر خۆش ئاماژە و پێیاوە لەوەتی کە کۆڕۆنای گۆڕاویش هاتووەتە ئاراوە بڵاو بۆتەوە بێگومان هەمووتان کۆکن لەسەرەوەی کە زوو بڵاو بێتەوە زۆر بە خێرایی بڵاو بێتەوە بە کورتی پێم بڵە پلانی ئێوە چییە بۆی کە ڕێگری لێ بکەن وەکو وەزارەت ئێمە بەر لە بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆڕۆناچانی ڕێنمایی گرژیر دەرکراون بۆ دەواازە سنووریەکان هەروە بۆ فڕۆکەخانە نێودەوڵەتیەکان لە وەرگرتنی پشکنینی تاقیگەری دووبارە واروەها کەرەنتینکردنی هاوڵاتیان بە شێوەیە کە بەڵێنامە پێیان پڕ بکرێتەوە لە ماڵەوە دێنە دەرەوە پاشان کە ماوەی زانستیان تەواو دەبوو ئێمە پشکنمان بۆ دووبارە دەکردنەوە دەردەکەوت ئایا هەڵگرن یان خۆت ئەوەیەک لە ڕێکارەکان بوو ڕێکارەکانی تر دوا بە دوای بەرزبوونەوەی حاڵەتەکان ئێمە چەندی ڕێکاری ترمان گرتە بەر وەکو ئەوەی کە لە ڕاگەیەنرای وەزارەتی ناخۆی حکوومەتی هەرێمی کوردستان و ژووری ئۆپراسیۆنی پارێزگای هەولێر جەختکردنەوە لەسەر پەیرەوی ڕێنمایی خۆپارێزیەکان ئەمایەکە کە لە خاڵە هەرە گرنگەکان لەبەرەوەی ڤایرۆسی کۆڕۆنا ڕەنگە ینی مەترسیدارە و ئێمە ترسمان هەیە و ڤایرۆسێکی کوشندەیە بەڵام ڕێگریکرد لە بڵاوبوونەوەی زۆر ئاسانە ڕەنگە بە بەستنی دەمام کێکتۆ خۆت و خانەوادە و تەواوی حاڵەتیان پارێزی بۆیە جەختمان لە پەیرەوی ڕێنمایی خۆپارێزیەکان کە هەنگاوی دەمام دوورکردنەوە لە قەڵەباڵغی پاراستنی دووری کۆمەڵایەتی ئەمانە ئەو خاڵانن کە جەختمان لێ کردەوە واروە بە دوواداچوون بۆ ڕۆژی قوتابخانەکان کە لە ڕێگەی لێژنێکی تایبەتمەند وەکو لێژنێکی هاوبەشی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی و بەڕێوەبەری گشتی بەروەردا بە سەرپەرشتی پارێزگای هەولێر بە دوواداچوون بۆ ناو ڕۆژی قوتابخانەکان دەکرێت دووبارە جەخت لە پەیرەوی ڕێنمایی خۆپارێزیەکان دەکرێتەوە لەلایەکی تریش دانانی تیمی پزیشکی لە بازگەکان بۆ گەڕانەوەی تیمی پزیشکی لە بازگەکان کە هاوسنوورن لەگەڵ پارێزگاکانی عێراق بۆ هەڵسەنگاندنی سەرەتایی واتە پشکنینی سەرەتایی ئەو هاوڵاتیانەی کە سەردانی هەرێمی کوردستان ڕاستە بۆ هۆی کە لە ناوچەکانی دیکەی عێراق زۆر بڵاوە دکتۆر بژار ئەمانەی کە باسمان کرد بێگومان هەمووی جەختکردنەوەی لەسەر خۆپارێزی چۆن بتوانین ئەمانە مەترسین بەڵام هیوایە کە هەبێ ئەوەیە کە ڤاکسین چۆن بە هەندێک وڵات گەیشتووە وا بڕیارەکە لە هەفتەی داهاتوودا بڕێک ڤاکسین بە عێراق بکات بۆ هەرێمی کوردستان چییە و ئێوە چیتان کردووە بەڵێ ڕاستە ئەمڕۆ بەیانی کە بینیم لە هەواڵەکان ئەو فڕۆکەیە کە لە وڵاتی چینەوە بەڕێکەوت و بۆ هێنانی ڤاکسین گەیشتە پایتەختی عێراق و بەغدا ئێمەش بەشی هەرێمی کوردستان لەم کەمیە هاور دەکراوە بەرمان دەکەوێت و ئێمە ئامادەکاری تاوامان کردووە دیاری نەکراوە چەند ئەو کەمیەیە کەمیەکە بە قۆناغ دێت ڕەنگە ئەمڕۆ بەشێک هەفتەی داهاتوو یاخود چەند ڕۆژیشتر بەشی تر بۆیە کۆی گشتی ئەوانەی کە باس کراوە تایبەت کراوە بۆ ئەنی بەشی تەواوی پزیشکان کارمەندانی تەندروستی هێزەکانی ناوخۆ ئەوانەی کە تەمەنیان گەورەیە واروە ئەوانەی کە نەخۆشی درێژخایانیشیان هەیە وە حساب کراوە کە ئەمانە هەمووی کەڤەر بکرێن واتە هەمویان پێیان بدرێت ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر بۆ ئەو دوو جۆرە ڤاکسینەی کە هەیە لەبەرەوەی دوو زۆری جیاوازن لە ڕووی شێوازی پێدان و هەڵگرتنیان ئێمە بۆ ئەو زۆرە ڤاکسینەی کە پێویستە لە خواروی
هەشتا پلەیسەدی هەڵبگیرێت 3 شوێن تایبەت دانراون لە نەخۆشخانەی ڕزگاری فێرکاری لە نەخۆشخانەی سۆران بەڕێوەبرای تەندروستی سۆران وەروها لە بەڕێوەبرای تەندروستی کۆیش شوێنی تایبەت ئامادەکراوە ستاف ڕاهێنراوە لەلا بۆ ئەو پێکوتەی زۆری تر کە دەتوانێت لە نێوان پلەی گەرمی دیاریکرا و هەڵبگیرێت 6 شوێن ئامادەیە وە کارمەندانی تەندروستی بە هەموو شێوازێک ڕاهێنانی سەردەمیانیان پێکراوە لە حاڵەتی گەیشتنی ئەم پێکوتێ بۆ کۆگاکانی وەزاری تەندروستی ئێمە وەکو بەڕێوەبەری گشت تەندروستی هەولێر ئامادەکاری تەواومان کردووە بۆ وە لیستی ناوەکانیش بە هەمان شێوە ئامادەیە ئەوانەی کە لە سەرەتا پێویستە بکوتێن ئەوانە بەپێی پرۆتۆکۆلی سەرانسەری وڵاتانی جیهان و ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەوانەی کە دەبێت ئەم پێکوتەی وەربگرن سەرەتا چینی پزیشکان و کارمەندانی تەندروستی لەگەڵ هێزەکانی ناوخۆ لەبەرەوەی ئەمانە لە هێڵی پێشەوەن و بەرکەوتیان زۆرە لەگەڵ هاوڵاتیان و لەگەڵ تەواوی خەڵک و لەلایەکی تریش بەرکەوتیان لەگەڵ نەخۆش هەیە تۆ کە نەخۆش دێ نازانی کۆڕۆنایە کۆڕۆنانیە پێویستە چارەسەری بکەی پاشان پشکین دەنێری بۆیە پێویستە ئەمانە بپارێزرێن لەلایەکی تریش ئەو هاوڵاتیانەی کە تەمەنیان لە سەروی 6 بۆ 65 بەرەو سەروە دەبێت ئەم پێکوتێ وەربگرن و ئەوانشی نەخۆشی درێژخایانیان هەیە یاخود ئەوانەی کە ئەو نەخۆشی درێژخایانیان وەکو شێرپەنجەیە وەکو نەخۆشیەکانی لە کارکەوتنی گورچیلەیە نەخۆشیەکانی لە کارکەوتنی سیەکانە یاخود هەر نەخۆشی شەکرەیە ئەمانە ینی کۆمەڵە نەخۆشیەکەن کە لەسەر بنەمای زانستی و بە پشتبەستن ڕێنماییەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئێمە پلانێکی دۆکۆمان داناوە کە قۆناغ بە قۆناغ دابەشی بکەین و بە دڵنیایی دەدەینە هاوڵاتیان تاوەکو بتوانین هەوڵ دەدەین زۆرترین بڕی ڤاکسین هاوردە بکەین بیهێنینە هەرێمی کوردستان بەسەر تەواوی چینەکان و توێژەکانی کۆمەڵگا دابەشی بکەین و هەروەک ئاگادارن ئێمە لە دوو ڕێگا دەتوانین ئەم پێکوتێ وەربگرین ڕێگایان لە ڕێگەی وەزاری تەندروستی حکوومەتی فیدرالیە کە ئەمان گرێبەستیان لەگەڵ چەند کۆمپانیایە کردووە بۆ هێنانی پێکوتەوە حکوومەتی هەرێمی کوردستانیش وەکو وەزاری تەندروستی لێژنێکی تایبەتمەندی پسپۆڕێتی هێنانی ڤاکسین پێکێنراوە و دانیشتن کراوە لەگەڵ چەند کۆمپانیایەک ئاماژەدرا بۆ کۆمپانیانێک زیاتر کام جۆرانن چەند کۆمپانیایەکن ئەسترازینیکایەک لەوانە فایزەر لەوانشە بە هەمان شێوە و حکوومەتیش ئامادەی تەواوی دەربڕیوە سپاسیان دەکەین لێرەوە بە ناوی هەموو ستاف کارمەندانی تەندروستی کە سپاس سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی ڕێزدار جەنابی کاک مەسرور بارزانی کە هەر لە سەرەتاوە خۆی مەیدانیین سەرپەرشتی ڕوبەڕوونەوەی ئەم پەتایە کردووە و کوردستان بۆ نمونەیەک لە ڕوبەڕوونەوەی ئەم پەتایە و ئومێدەوارین ڕێنمایی خۆپارێزیەکان بە هەمان شێوە جێبەجێ بکرێن تاوەکو ئەو ماندوی بوون و ئەو شەون و خونیەی کە تەواوی لایەنە پەیوەنددارەکان وەزارەتەکانی حکوومەتی هەرێم گرتویانەتە بەر و بە تایبەتیش ئێمە سوپاس و دەستخۆشی تایبەتمان بۆ هاوڵاتیان هەیە کە بەدەم داواکاریەکانی وەزاری تەندروستی و وەزارەتی ناوخۆ و لایەنە پەیوەنددارەکان هاتوون بۆ جێبەجێکردنی ڕێنماییەکان تاوەکو بتوانین باشترین دۆخی تەندروستی بخڵقێت لە پێناو بەردەوامی ژیان و بەردەوامی خوێندن و بەردەوامی تەواوی سێکتەرەکانی ژیان و بازرگانی کە ئەمە سێکتەرێکی گرنگە لەبەر ئەوەی بینیمان لە کاتی سەرهەڵدانی ڤایرۆسی کۆڕۆنا و بڵاوبوونەوەی لە سەرانسەری جیهان تەواوی جوڵە بازرگانیەکان وەستان و دۆخێکی سەختی ئابووری بەسەر حکوومەتانی وڵاتان و هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە هێنایە ڕاستە دکتۆرە و ڤاکسینە بێگومان کاریگەریە بێت لەسەر کۆرۆنا ئایا بە هەمان شێوە کاریگەریە بێت لەسەر کۆرۆنای گۆڕاویش یاخود ئەگەر کۆرۆناکە وەکو باست کرد ئەمە بە شێوازێکتر هاتە ئاراوە یاخود بوو بە کۆرۆنای گۆڕاو یاخود ئەگەر کۆرۆنای شێوازێکتری هات ڤاکسینەکە هەمان کاریگەریە بێت لەسەریان ناتوانین پێشبینی بکەین بۆ ڤایرۆس کۆرۆنای داهاتوو ینی ڕەنگە شێوازەکەی زۆر گۆڕاو بێت ئەم پێکوتەیە کاریگەرینەکە بەڵام ئێمە ئێستا باس لەو کۆرۆنا گۆڕاوی ئێستا دەکەین کە ناسراوەتەوە و جێنێتیک سکوێنسی بۆ کراوە کە دەرکەوتووە چ گۆڕانکاریش بەسەر داهاتووە بە پێی توێژینەوەکان لە ئێستا توێژینەوەکان بەردەوامن کۆتایی نین بەڵام بە پێی سەرەتایی دەرکەوتنی توێژینەوەکان ئەو پێکوتەی لە ئێستادا هەیە بۆ کۆرۆنا کە دروست کراوە کاریگەریەکەی لە سەروی سەتانەوە هەتا دەتوانێت پارێزگاریش تەواو بکات لەو کۆرۆنا گۆڕاوی کە ئێستا دەرکەوتەوە بڵاوەتەوە بۆ مناڵان چۆن بەکارەهێنرێ ئەو ڤاکسینە بە هەمان شێوە هەروەکو هەر ئەوەندە جوڕعی پێدرێت یاخود کەمترە خۆی هەموو
ینی لە ڕووی لە پزیشکیەوە ڕاست هەموو جڕعەیەک بۆ هەموو کەسێک نییە هەموو دەرمانێک وایە ینی بەپێی کەسەکە و تەمەنەکە جیاوازە وەگەر دەرفەت هەبی شی بکەمەوە بەڵێ بەپێی تەمەنی کەسەکە خۆی بەپێی کێشەکە ینی تۆ وەزنی دەکەی چەندە ئەوەندا دۆز ینی واتە ئەو ژەمەی کە پێویستە لەم دەرمانە پێی دەدرێت ینی بەپێی لە هاوکێشەی زانستی پزیشکیە کە هەموو دەرمانێک هەموو چارەسەریەک بەپێی ئەمە بە نەخۆشان دەدرێت ئەوە نییە مەسەن دەرمانی حتا با بڵین دەرمانی هەموو دەرمانەکان ینی نمونەیە وەربگرین دەرمانی ژانە سەر کە پاراستۆ لە ناخەڵک باوە بە پێی کێشی کەسەکە ینی هەژمار کراوە و هاوکشەیەشی پزیشکیە بە کەسەکان دەدرێت. بەڵێ دکتۆر بژار بۆ هیواین کە ئەرک و ماندووبوونی ئێوە و تەواوی پزیشکان و وەزارەتی تەندروستی و بەڕێوەبراتیەکان بە فێڕۆ نەچێت و هاوڵاتیان پابندی ڕێنمایەکان بن بۆ هیواین ئینشاءڵڵا کوردستانیش لەو پەتای ڕزگاری بێ. زۆر سپاس بۆی کە ئەمڕۆ میوانی پرۆگرامی ڕۆژ باش بووی. ئومێدەوارین هاوڵاتیان دووبارە جەخت لە ڕێنمای خۆپارێزیەکان دەکەینەوە کە بەدەم ئەم داواکاریمان بێت لەبەر ئەوەی بەڕاستی پاراستنی خۆیان و هاوڵاتیان و تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەندە بە پاراستن و بەستنی دەمان و زۆر سپاس بۆم دەرفەتە دەستان خۆش بێت. زۆر سپاس بۆیش بە هیوای تەندروستێکی باش بۆ ئێوە بۆ تەواوی هاوڵاتیانیش. ئێستاش کەمێ لە تەندروستی دوورەکەوینەوە ئەچینە لایەنی ئابوووریەکە بزانین بەهای دراوەکان و نرخی زەر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان چۆنە. بێگومان زۆر بەمان فیلمی هاری پۆتەرمان بینیوە ئەو زنجیرە فیلمە ناوازەیە کە لە نووسینی ڕۆمانی هاری پۆتەرەوە وەرگیراوە کە فیلمێکی زۆر بەناوبانگ بوو زۆر دەنگیایەوە. ئێستا ئەستێرەیەکی فیلمی هاری پۆتەر دوورەکەوێتەوە وازێنە لە جیهانی سینەما کە ژمارەیەک میدیای جیهانی هەواڵی واسهێنانی ئێما واتسۆنیان لە کاری هوەری بڵاو کردوتەوە کە یەکێکە لە ئەستێرە دیارەکانی زنجیرە فیلمەکانی هاری پۆتەر و تا ئێستا حوت بەشی لێ بڵاو بۆتەوە وەک میدیاکان باسیەکەن دوورکەوتنەوەی ئێمە بۆ ئەوەی کاتی هەبێت بۆ خۆشەویستەکەی و زۆرترین کاتەکانی لەگەڵ ئەو بەسەر ببات. هەروها ئاماژەی بۆش کردووە دوورکەوتنەوەی ئەستێرەکەی زنجیرەی فیلمی هاری پۆتەر کاتی و لە داهاتوودا دەگەڕێتەوە بۆ ناو دنیای هوەر و سینەما. تا ئێستاش ئێمە واتسۆن هیچ لێدوان و ڕوونکردنەوەیکی لەو بارەوە نەداوە. ئێمە ئێستا تەمەنی 33 ساڵە لە دایکبووی پاریسە جگەلەوە ئەکتەرێکی دیارە هاوکات مایشکارێکی لێهاتووی بواری جلوبەرگە و چەندین خەڵات و ڕێزلێنانیشی وەرگرتووە. ئیتر هەندێک جار خۆشەویستی یاخود لەبەر خاتری خۆشەویستان ئێمە دەستبەرداری حەزم و خولیاکانمانەبین و بەڵام پێدەچێت دوای ئەوەش بگەڕێنەوە سەرەوە بە هاوکاری هەریەک لە یاخود بڵێن ئەگەر خۆشەویستەکەت هاوکار بوو ئەگەر هاوسەرەکەت هاوکار بوو بێگومان ئەو حەزانەی هەتە یاخود ئەو خولیانەی هەتە بۆ کارەکە و یا بۆ پیشەکەت بتوانی بەرەو پێشی بەریت و بەردەوام بیتە. ئێمە گرنگی زۆر ئەدەین بە لایەنی تەندروستی لە پرۆگرامی ڕۆژ باشە بە تایبەت بۆ پێی کە زۆربەی کات ئێمە بەڕگەیەکی تایبەتمان بۆ داناون کە ئەویش بەرگەی وەرزشیە لە پرۆگرامەکەمانە لەگەڵ خات و ژاکاڵ خۆشناو کە ڕاهێنەرێکی باشی وەرزشیە و ڕۆژانە یاخود لە هەر بەرگەیەکدا
زانیاری نوێ و بەسوودمان پێدەبەخشێت و بابی بینین بزانین ئەمڕۆ زانیاریەکانی یاخود ڕاهێنانەکانی چۆنە بۆ ئێمە. سلااو لە بینەرانی ڕۆژ باش. ڕاهێنانی ئەمڕۆ لەبارەی ماسوولکەکانی بچووکی سەرەوەی لەشە. دەست پێکەین. دیوارێکمان پێویستە، ئین بۆ خوارەوە، دەستەکانمان لەژێر سینگمان دایئەنین، پەنجەی پێمان نێزیکی دیوارەکەکەین، بە یارمەتی قاچتان هەچم بۆ دواوە. بۆ لای دیوارەکە ئولوتان بە دیوارکە نووسێنن، ئین بۆ خوارەوە. چوارجاران 12 ئەمە دووبارەکان. دوای ئەمە دەستەکانمان لە نێو چاوانماندان داێنین نزیکی دیوارەکە. ئێوەتوانن یان بە چۆک یان بە پەنجەی پێ بوەستن، سکتان بن بۆ ژوورەوە و هەردوو پێتان بن بۆ سەرەوە. پەنجەی پێتان ڕاست بێ، سکتان بن بۆ ژوورەوە و نەفەسێکی قوڵ بکێشن. 4 جاران 30 سانیە ئەوەستن. ئەگە حەزەکەن یەک قاچتان بین بە خوارەوە و ئەوی تر. ئەمە بۆ بەلانس، بۆ قەویاتی دەست و شان و بۆ سک. ئەوی تر پێڵەن هاندستاند پوشەپس. دەستەکانتان نزیکی دیوارەکە بێت، پەنجەی پێتان ڕاست بێ، دەستەکانتان ڕاست بێت، سکتان بن بۆ ژوورەوە. ئەگە بتوانن بێن بە خوارەوە و پرەسی بکەن. 3 جاران 12 یان 4 جاران 5 بێن بە خوارەوە و پرەسی بکەن. ئەوی تر ئەگە بتوانن بە یەک دەست دەستان لە شانتان بدەن. چوار جاران 8 یا 4 جاران 12 ئەمە توانن دووبارەکەنەوە. ئەچین بۆ خوارەوە. دەستەکانمان لەژێر باسمان بێت، قاچمان ئەیخێنە دیوارەکە، ئین بۆ سەرەوە، یەک قاچ ئەبین بۆ دواوە. 5 سانیە ئەوەستن و ئەیگۆڕن. ئاگادار بن دەستان ڕاست بێت، سکتان بن بۆ ژوورەوە و نەفەس بکێشن. ئەمە 8 جار دووبارەیەکەنەوە. ئۆیان بۆ خوارەوە. پۆگرامی ئەمڕۆ کۆتایی پێهات. زۆر سپاس کە لەگەڵمان بوون. زۆر سپاس بۆ خاتوو ژاکاڵیش کە هەمیشە بەو ڕێنمایانەیە خودت بەو تەمرینانەی کە پێمانەزات ئێمە بینەریە بین. بەم جۆرە هاتمە کۆتایی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی ڕۆژ باش. هیوادارم هەمیشە تەندروست باش بن، هەمیشە خاوەنی جەستەیەکی باش و ساف و سەلامەت بن و سپاسگوزار بن. بۆ هیوایم کە هەرشاد بن و ماڵتان ئاوە و تاسبەیە مۆلاتان هەرشاد.